بینەرانی ڤارسڵاتان لەبێت و ئەم کاتتان باش. من ئێستا لەسەر گەناوی قوڕەگوێم. ئەم ئاوە پێی دەڵێن گەناوی قوڕەگۆ، کەوتوتە گوندی قوڕەگوێ لە شاری ڕانیە. ئەم ئاوە جیاوازی ئەم ئاوە لەگەڵ ئاوەکانی تر و گوم و ڕووبارەکانی تر ئەوەیە لە هەر چواروەرزی ساڵ نە زیاد دەبێت نەکەم دەبێت، وەکو هاوڵاتیان باسی لەوە دەکەن. ئەم ئاوە شاوی خواردنەوە نایەت، بەڵام زیاتر بۆ نەخۆشی بەکاردێت. جا من ئێستا ئەو کاکە بەڕێزەم لەگەڵە، من دەمەوێت قسە لەگەڵ خۆیدا بکەم ئەگەر قسەم بۆ بکە لەسەر ئەم ئاوە. ئەمامسە سڵاو لێبێت. پێم بڵێ ئەم ئاوە ئاوی گەناوی پێ دەڵێن، بۆچی بەکاردێت زیاتر؟ ئەگەر بیتە پێشەوە سپاست دەکەم. بەخێر بن سەر چاو. وەڵای ئەو ئاوە بەکەڵک ئاوێکی بڵێن بەکەڵک عساسێت و خوروی پێس و ئەو شتانە دێت، ئاوەکە بڵێن عساسێتی پێس لا دەبا. ئەو جەریش هەچ کەسێکی ئەوە بێت لێرە چارەسەری بووە بەو ئاوەی بۆ پێشدا قوڕەکەی دەخۆڵ دە سویزا دوای دێتەوە نا ئاوەکەی ئاوەکانە بەخۆی دارەکە و چاک دەبێت لە عساسێتی. باش ئەم ئاوە شاوی خواردنەوە دێتن بۆ خواردنەوە دەبێتن یان بەس بۆ نەخۆشیەکان و چارەسەری نەخۆشی دەبێت؟ وەڵی ئاوەکە بەکەڵک ئێمە بە خۆمان زۆر زەروە بۆ ئاومان پێ نەما بووە چامان پێ لێ ناوە، بەڵام ئەو ئاوە بە هەم کەسێکیش ناخورێتەوە، چکە ئاوەکەی تۆزێک مەلە و سوکە لە خواردنەوەی. ئاوەکە بڵێن شیاو نییە بۆ خواردنەوەی، بڵێن وەک پێویست نییە. دەنا بەعزەکە سا من بیشی خۆم احتیاجێت پێم دەخورێتەوە، بەڵام نانێت و پێت نەخورێتەوە. باشە و کارەکەی چێکە ناخورێتەوە بۆ هەموو کەسێک، هەموو کەس پێی ناخورێتەوە؟ وەڵی وەک ئەوەی وە وەک نەوت و گازی وە، چکە ئاوەکە بۆنێکی لێ دەگە عیب نەبێ قوتدا بۆ ناوزگت چۆ ینی تامێکی کەی هەیە لەگەڵ ئاوەکەی کە ئەوە. هاوڵاتیان بەس لە سنووری ئیداری ڕاپەڕین سەردانی ئەم گەناوە دەکەن خۆ لە شار و شارچکەکانی تری هەرێمی کوردستانیش؟ وەڵی لە زۆر شوێنەوە بۆ یاتنستا پێرەکانە دوێنە ناپێرێ لێرە بووم لەسەر ئاوەی بووم حارە باتن کیان منداڵێکی چکلوکیان پێبوو، کیان منداڵەکەمان عساسەتی هەیە خورویەیە. هەمیشت مەڵا بڕۆن لێرە بڕێکی داوا کێشن قوڕیتیاڵ سون و بەشکم خوا ڕحمێ بکات چاک بێت. وەڵا زابڕێکیان قورتیاڵ سو دا ئاویان هەڵکێشا و جاوتم انشاءالله لێ دەبێتە شیفا و چاک دەبێ. لە چووە هاتمە عەرەبانە لێ نەپرسی؟ بەو خوای عەرەبیم نەدەزانی، ئەوان عەرەب بوون بەس ئەوەن دەکتی بەلێی عاڵی بووم وەندێ لێ عاڵی بووم ئەوکی کرد بەدەستی ئیشارەتێکی کردی عساسێتمان لێیە. لەناوەی کێشە لێ عاڵی نەبووم، بەڵاگە زانی مەگە خۆی هەڵکران عیب نەبێ زانی مەگە عساسێتیە. هاتم پێم گوتم ئەلێرەکانە بێنن دا قوڕێڵ کێشن بە ئیشارەت پێم گوتن وتم ئەوە لێکە و دوای دا ئاوەکەی هەڵکێشا وەڵا زات تیان هەڵکێشا بڕێکیان قورتی هەڵکێشا و ڕۆشن دوایی. باش دەڵێن ئەوە لە هەر چواروەرزی ساڵ هەر یەک ئاسانی نە کەم دەکەن نە زیاد دەکات؟ وەڵی ئەو ساڵەکانە لەبەرەوەی چکە بێبارانی بوو زۆر فەلاعەکان بڵێ مەکینێ ئاویان تێهایش بوو، کەمی کردووە زۆریشی کەم کردووە چکە لەبەرەوەی هەر زۆر دابەزیوە، بەڵێ ئاوەکان بەکارێناوە بۆ فەلاعەتیە بۆ گەنم و شتیوان بەکارنا زەراعەت شتەوە. ئەمە گوتەی ئەم کاکە بەڕێزە بوو لەسەر ئەم ئاوا وەک خۆی ئاماژە پێدا هاوڵاتیان لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان سەردانی ئەم ئاوا دەکەن بۆ نەخۆشیەکانی پێست. جا ئەم ئاوە تیرەکەی 370 مەترە و قوڵێکەشی 27 مەترە. ئەم ئاوە وەک ئەم بەڕێزە ئاماژە پێدا زۆر شاوی خواردنەوە نایەت، لەگەڵ ئەوەشدا نەزیاد دەکەن نەکەم دەکە، بەڵام ئەم ساڵ بەهۆی کە وشکە ساڵی لە سنووری ئیداری ڕاپەڕین فەلاحەکان ئەوانەی کە بابەتی کشت و کاڵیە هاوڵاتیان دێن ئەلێرە ئاوەکان بە بیر و بە ماتۆر ئەم شتانە هەڵدەکێشن بۆ کشت و کاڵەکانی خۆیان بەکاردێنن بەو هویەوە کە بڵێن بەشێکی دابەزی، بەڵام وەکو سرۆشتی خۆی لە هەر چواروەرزی ساڵ یەک ئاسە نە دابەزینی هەیە و نە زیادیشی دەبێت. قسەی کۆتایی ڤار دەیکات.